نابێ ئەو ئاعتمادی سیاسی بەلایەنی ئیسلامی سیاسی بکەیت. ئیسلامی سیاسی ئێمە تەجروبەمان زۆرە، چ لە ئێرانی ساڵی 79 چ لە عێراقێ کە دێنە کایەوە کە دێن کە بێدەسەڵاتن هەموو وعدێک دەدەن لە سێکولارترن لە هەموو ئیمتیازاتێک ئازادی ژنان هەموو شتێک، بەڵام هەر ئەوەندە گەوتنە دەسەڵات وەک ئەفغانستانیان لێدێ وەک تاڵبانیان لێدێ. بۆیە ئەم پێم وابێ ئەوان باش دەڕۆن بە حیڤازەوە دەڕۆنە پێشێ. من لەوەیدا دەستخۆشان لێ دەکەم، بەڵام بەڕاستی ئیرادێکی گەورەیە لە باشووری کوردستان بە تایبەت لەلایەنی پارتی کە دەیهەوێ بە هەر جۆرێکی بێت لەشکری ڕۆژ بخاتەوێ و ئەنەکەسە بکاتە مەڵۆزمەیەک بۆ ئەوان کە تووشی شەڕی ناوخۆ بن. ئەم شەڕی ناوخۆیە ئێمەی داوەشان، ئەو شەڕی ناوخۆیە ئێمەی ئاوا لێ کرد. ئەو فرە میلیشایە ئەوەیە کە ئەوان من لێرەوە هیوادارم نەسیحەتیان ناکەم، بەڵام هیوادارم کە ئەوان تووشی فرە میلیشایی نەبن. ئەوەی کە تا ئێستا هێناویانە لەشکرێک زۆر باشە، فرە حیزبی زۆر باشە، بەڵام فرە میلیشایی زۆر خراپە. فرە میلیشایی ئەوەمان بەسەر دێنێ کە ئێمە لە باشوور 33 ساڵە بەسەرمان ناتوە. ئێستا شەڕی جەلالی و مەلایی، شەڕی پارتی و یەکێتی نەبراوت. ئەو خۆسەری دموکراتیکە کە ئەوان دایان 11 ساڵ 12 ساڵەوەی پێش یەکێک لە باشترین نمونونەکانە. ئەگەر لەوە تۆ لە من پرسی ڕۆژێک لە ڕۆژان لە سەرتاسەری مێژووی کورد تەجروبەیەکی جوانم پێنیشاندا، یەکسەر دەڵم خۆسەری دموکراتیکی ڕۆژاوای کوردستان، چونکە هەموو نەتەوەکانی تێدایە، هەموو لایەنەکانی تێدایە و یەک میلیشایە. ئەو میلیشایە نابێ ببێتە دوو، ئەگە بوو بە دوو شەڕە. مەزلوم کوڕێکی متەواضعە، کوڕێکە کە زۆر چاکاتۆ، کوڕێکی ئازایە، لە شەڕدا ئازایەتی خۆی نواندووە بە درێژایی ئەم دە 30 ساڵە ئەو تەجروبەی شەڕی هەیە. وەم پێم وابێ یەکێک لە هەرە سەرکردە بە قابل و بە وەچەکانی میلەتی کووردە، نەک تەنیا ڕۆژاوە، میلەتی کووردە.